سیخڕۆکی ئیسرائیلی دەڵێت ئەگەر حەماس تێک نەشکێنن ئەوە ئەوروپاش دەکەوێتە ژێر مەترسیەوە. موسعب حەسەن ناسراو بە جۆزێف یاشازادەی سەوز سیخڕۆکی ئیسرائیلی بە ڕەگەز فەڵەستینیە کە ساڵانی 1997 تا 2006 کاری بۆ دەستگای هەوڵگری ناوخۆیی شینبێتی ئیسرائیل کردووە. هۆشداری دەداتە وڵاتانی خۆراوە و دەڵێت ئەگەر حەماس بە تەواوی لەناو نەبرێت ئەوە ئەو بزوتنەوەیە دەبێتە سەرچاوەی ئیلهام و هاندان بۆ دروستبوونی چەندین گروپی دیکە لە تەواوی جیهاندا. ئەو کاتیش ئەم گروپانە دەبنە هەڕەشە بۆ سەر ئاشتی لە تەواوی جیهاندا. سیخڕۆ ئیسرائیلیەکە لە درێژەی قسەکانیدا لەبارەی هێرشەکەی حەماسەوە دەڵێت ئەم تاوانە نابێت لەبیر بکرێت. گرەوکردن بە خوێنی منداڵانەوە بۆ مەرامی سیاسی جێگای قبول نییە. لێستادا ئیسرائیل یەک پارچە خوێنە. ئەمە ئەو شتەیە کە هەر لە یەکەم ڕۆژەوە حەماس دەیویست قمار بە خوێنی منداڵانی فەڵەستینەوە بکەن تاکو ئیسرائیلی پێ تۆمەتبار بکەن. ئەو دەڵێت بزوتنەوەی حەماس سەدان تۆنێلیان لەژێر باڵەخانەکانی غەزادا دروست کردووە. ئەم باڵەخانانە زۆربەیان نەخۆشخانە و خوێندنگاکانی غەزان. کاتێکیش حەماس بە هەڵە ناوچەکانی خۆی بردومان دەکات دێن و پەنجەی تۆمەت بۆ ئیسرائیل ڕادەکێشن. جیهانیش هەروە سووک و ئاسان بڕوا بە قسەکانی حەماس دەکات. جۆزێف ڕوویدەمی دەکاتە وڵاتانی ئەوروپی و دەڵێت ئەگەر هاوکاری ئیسرائیل نەکەن لە تێکشکاندنی حەماسدا ئەوە دەیان گروپی دیکەی هاوسۆزی حەماس لە سەرانسەری جیهاندا دەبنە هەڕەشە بۆ سەر ئاشتی وڵاتان. لە کۆتاییدا کارمەندەکەی دەستگای هەوڵگری شینبێتی ناوخۆی ئیسرائیل دەڵێت نابێت جیهان ڕێگە بدات حەماس گرە لەسەر خوێنی منداڵانی غەزە بکات. نابێت ئەم ڕێکخراوە جارێکی تر هەناسە بدات و دەبێت لەناو ببرن تا جیهان لە ئاشتیدا بژیت.